پاژەوەی کە شەوی ڕابردوو بەداخەوە کەیسێک لە هەڵەبجە پشکنینەکەی پۆزتیڤ دەرچوو کە پیاوێکی 37 ساڵانە دانیشتووی گەڕێکێکی هەڵەبجەیە کە پێشووتر ئێمە لە ڕاوێژکاریەکان ئەو نەخۆشەمان وەرگرت بوو لەبەرەوەی کە نیشانەکانی تیشکی سنگی کە بۆی گیرا بوو هەندێک جێی گومان بوو بۆ پزیشکە بەڕێزەکان زوو بەسوو تەدەخلیان کردبوو لە نەخۆشخانە داخلیان کردبوو هەرچەندە بۆ خۆی حەزی نەکردبوو داخل بێت بەڵام ئێمە بە ئیجباری داخڵمان کرد لەبەرەوەی کە ئەو نیشانانەی کە لە ئەشعەی ئەو برا بەڕێزەمان هەبوو هەمان ئەو نیشانانن کە لە نەخۆشەکانی کۆڤید 19 بینراون بۆیە لە نەخۆشخانە داخڵمان کرد ئەمڕۆ ئەکاتە ڕۆژی چوارەمی داخڵبوونی کە دوێنێ شەو سەعات 9 ئەو پشکنینە دەرچووە پشکنینەکە پۆزتیڤ بووە ئەوەی کە زۆر گرنگە لێرە بیڵێم وەک خۆی ئاماژەی پێیاوە ئەم کەسە مێژووی چوونە دەرەوەی وڵاتی نییە بەواتای ئەوەی ئەو قسەی کە ئێمە ئەو گومانەی یاخود ئەو میتۆدەی کە ئێمە ئیشمان لەسەر کرد گواستنەوەی نێوخۆیی لە ناو خەڵک ئەگەری هەیە و بوونی هەیە ئەمە پشڕاستی کردەوە کە هەیە و ڕاستە ئەمەش بۆیە ئەڵێن بۆی کە خەڵک زیاتر وریا بێت زیاتر پابند بێت بە ڕێنمایە تەندروستیەکان قەدەغەی هاتوچۆ شل نەکەنەوە وەک ئەوەی هەندێک کەس لێرە و لەوێ ئیدعایەوە ئاکات کە کەرەنتینە وەلا بنین یاخود یەکی چوار کەرەنتینە هەڵەگیرێت نەخێر ئێستاش لە کۆبوونەوەی هەم بەڕێز وەزیری تەندروستی و سەرجەم بەڕێوەبەرە گشتیەکانی هەرێمی کوردستان ئەومان یەکلایی کردوێتەوە کە پێویستەکە ئێمە قەدەغەی هاتوچۆ درێژکەینەوە بۆچی لەبەرەوەی هاوڵاتیان تەنها چەک بەدەست ئێمەوە وەکو کەرتی تەندروستی هاوڵاتیان خۆیان بۆ خۆیانن واتە ئەوە هاوڵاتیانن ئەرکی سەرشانی ئێمەش قورسەکەن و هەروەها هاوکاریشمانە بن لە سوکردنی